مثلا وەزارەتی ناوخۆ پێشمەرگە مثلا هەمویان بەرزێ بێتەوە بۆچی پلەی مامۆستا بەرز نابێتەوە ئەوانە زانن نە ئێمە کوانە بێش بەرداوامە بین ئەگە میلاکی وڵەکانی خوێن ئێمە ناڕێنە هەتا بەدەستێنانی ئامانچەکانمان ومێ دەکەین وەک هەموو شەوتمە ومێ دەکەین ئەم هەفتەیە کۆتا هەفتە بێ و داواکاریەکانمان جێبەجێکرێت بێگومان ئەگەر جێبەجێ نەکرێت خەڵکی ئاوا لەسەر شەقامەوە و دووبارەیش داواکاریەکان و سوورتری شەبین لە جاران. وەڵی پێم وا بێ زۆرمان وت بەڵام هەرگوی نەگرت بەڵام بەدڵنیایی ئێمە هەر بەردەوامین هەتا ئەو کاتەی وەڵامانەیەتەوە ئیتر بارانە بەفرە خۆرە بۆ ئێمە گرنگە گرنگ بەدەستێنانی ئامانجەکانمان. ئێمە هەر بەردەوامە بین ئێمە کێشەمان نیە ئەوان بەرپرسن لەوەی کە خوێندن دواکەوتەوە ئێوان مافی ئێمەیان خواردەوە مافی قوتابیان خوارد ئێمە ئەمەکەین بۆی قوتابیەکان شتێری ئەوە بن داوای مافی خۆیان بەڵام ئەوانەی کە تێناگەن داواکاریەکانمان چییە ئەگەر ئەمجارش هەر دووبارەیەکەینەوە وایان لە خەیاڵی خۆیان داناوە داواکاری ئێمە نەگەشتووە بەوان بەڵام هەموو کەس دەزانێت داواکاریەکانمان تاکیۆ ڕۆشتووە ئەوەی کە بینیمان لە هەفتەی پێشوو پلەی پێشمەرگە و پلەی ئەفسەران و ئەوانە ئێمە پێمان وایە هەموو کەسەقی خۆیەتی ماف وەرگێ ئێمە بۆیە لێرێن هەمووان وەکو یەک بەدادپەروەرانە مافەکانمان وەرناگرین ئاگینا دژی هیچ شەریحەیەکی کۆمەڵگەنین کە مافەکانی وەرگرتووە فعلەن واقعی خۆیەتی مافی خۆی وەرگێ بەڵام ئەم جیاکاری ئێمە قبوڵی ناکەین بۆ ئێمە جیا بکرێنەوە هۆ تا داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت ئەم شەقامە ئاوا پڕخۆشترە بێت.